دایجان خەمی منتان نەبێت، من خۆم بە بەند نازانم، بەندی من تەنیا دووری ئێوەیە. بەم نزیکانە بە دیدارتان شاد دەمەوە و دەستی پیرۆستان ماز دەکەم. براکەم، خەم مەخۆن، شوێنەکەمان زۆر باشە، هیچ کێشەیەکمان نییە، هەموو ژەمێک نانی باشمان بۆ دێنن، جێگەی خەویشمان زۆر باشە، تەنیا دووری ئێوە بێزاری کردوم. شانزەیان سیانزە. گوڵاڵە کەمال هێشتا مناڵ بوو. سەلاحی برای لەلایەن ڕژێمی بەعسەوە دەستگیر کرا و دواتر بێسەر و شوێن کرا. هەر لە مناڵیەوە چارەنووسی ئەو برایی بۆ ئەم پرسیارێکی بێوەڵامە. ساڵانێکی زۆرە هەوڵی سۆراخی دەدات. هەرچەندە خۆشی فەرمانبەری بەڕێوەبەرایەتی شەهیدان و ئەنفالە لە شاری سلێمانی، بەڵام تا ئێستاش زانیاریەکی دڵنیاکەرەوەی دەست نەکەوتووە. لەم بەڵگە فیلمەدا جارێکی دی دۆسیەی براکەی هەڵبداتەوە. دۆسیەی سەلاح چەندین ساڵە لەسەر ئەم ڕەفە لە ڕێزی درێژی زیندانیان و شەهیداندایە، بەڵام هیچ دکمنتێکی تێدا نیە جگەلەوەی دوو نامەی لە زیندانەوە بۆ کەسوکاری ناردووە. ئەو ڕۆژەی سەلاح گیرە 3 بۆ 4 لە کاتی مەلابانان و کاتا 4/9/85 بە سەدانەکە سەر کەوتنە سەرەوە، کە سەر کەوتنە سەرەوە ڕاست چوونە سەر جێی کوڕەکە. سەلاحیان هەڵسانە بوو، توی سەلاحم یەکسەر نیانیشت بوو نەعەلیش لە پێ بکاو هێنایە لە خوارم گرتیان بە خاتری خوا مناڵەوە هیچی نەکرد و بۆ کوێیە بێن و چاکەکەی لەسەر تەقی سەرم تم کرد، وتی دایکی زاڵەمە بیگرە. گوتیان هەبین پرسیارێکی لێکەین و ئەیهێنینەوە. ڕۆژبگیری یەکێک بووە لە چەکەکانی ڕژێمی عێراق دژ بە خەڵکی سیڤیل. ساڵی 1985 شاری سلێمانی کرایە ئامانجی یەکێک لەو هەڵمەتانە. لە ماوەیەکی کووردا زیندانەکانی شاریان پڕ کرد لە گەنجی کورد. لەو گەنجانە زیاتر لە 50 بێسەر و شوێن مامنێتەوە. سەلاحیش یەکێکە لەوان. هەرەو دەقەیە تا ئەم دەقەیە نەمواجە نە هیچی شتێکی لەسەر نەسان. پاش نزیکەی 35 ساڵ گوڵاڵە هەر عەوداڵی هەواڵێکە. ئەم جارە لە ڕێنووسراوێکەوە هیوای ئەوەی هەیە لە وەزارەتێک یان دەستگایەکی بەغداد زانیاریەکیان لابێت لەسەر چارەنووسی براکەی. بەڕێوەبەرێتی شەهیدان و ئەنفال نووسراوەکەی لێوەردەگرن و دەیبەنە وەزارەتی ئەنفال و شەهیدان لە هەولێر. کاتی خۆی ئەوانە بێسەر و شوێنن. ئێستا ئێمە لەبەرەوەی کە هیچ ئەوەلیاتێک لە دۆسەکانیانیان نییە، وەکو ئینی کاتی ئەمنی بەغا و کاتی بێسەر و شوێنکردنیان، ئێستا ئێمە لە ڕێگەی وارسی شەهیدێکیانەوە نووسراوەکەکەین بۆ وەزارەتمان لە ڕێگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و بۆ ئەدیلەی جینایی بەغا، بەڵکو بتوانین ئەوەلاتێکمان دەستکەوێت بۆ ئەو شەهیدانە ببێ بە ئەوەلاتێکیش لە دۆسیەکانیان ناو بۆ خانەوادە بەڕێزەکانیشیان یەکەم جارەکە ئەو ئیشاکرێ و پێشتریش چەند جار وارسی شەهیدەکان خۆیان هەوڵیان ناوە، بەڵام هیچ بەڵگەیەکیان دەست نەکەوتووە، بۆیە بە ناچاری لێرە لە حکوومەتی هەرێم لە دادگاکان وفادنامە و قەسام شەرعیان بۆ دەرکردوون، بەڵام لە دوای ئەوەی کە بەڕێستان هاتن و وارسی شەهیدەکان سەردانیان کردین، ئێمە نووسراوەکەین بەڵکو بتوانین ئەوەلاتێکی تازەمان دەستکەوێت بۆ ناو دۆسیەکانیان. وەکو معلوماتم هەبێت لە سەری بە دوات چۆن کرابێت و لەلایەن بڵێندایەکم باوکمە باس کرابێت. مەجموعەی گەنجی سلێمانی بوون، خاستەن چوارباخ و شارەوانی و مەجیدبەگ و سەرچنار بوون. ئەم مەجموعە کەسە گیران زۆر گیرانەوە، شەو زۆر گیران. هێتە حەجی هات بەیانی هاتاوەتی کوڕی من گیراوەتی کوڕی من گیراوەتی کوڕی من گیراوە، وەزبەیەکی زۆریان لێگرتە بوون. ئەو گەنجانی کە لە سلێمانیا
گیرابوون هەموو این گەڕەکانی سلێمانی وەکو مەجیبەک چوارباغ ئازادی سەرچنار توی مەلیک لەوروپشتی خۆمان 6 کەس 7 کەس گیرە هات دراوسێ خۆم لە دەی حوتی 85 لە گەڕێکی مەجیبەک زیاد لە 16 گەنج گیراین بەو شەو دای ئەو عالمە زۆر گیرا لە وەختە مناڵ بۆ سەر و 50 کەس زیاتریش کە هەر لە مەجیبەکە گیرا ئەو خەڵکە زۆربیان ڕێخستنی جیاواز بوون شوێعی تیا بوو پارتی تیا بوو یەکێتی تیا بوو سۆشیالیستی تیا بوو پاسۆکی تیا بوو سلێمانی ژیانی شارێک بۆ بەرهەڵسێکی زۆر بەهێزی هەبوو بۆ ڕژێ وەکو تۆڵەکردنەوەیکیش بوو لە شار ولا برایەکی منیتایە فەریق محەممەد کەریم نەبی برای بچووکترمە ئەو مادیش 1960 ئەو شاڵاوە حکومت ئێوی زۆرترین خەڵک بگرێ بەلایەوە مهم نەبوو تۆ چیت کردو چی نەکردەوە هی وێت کوردی تو خەڵکی سلێمانی کەسێت تەواو ئەکرد اینجا جنسێت ئەتوانێت دەرکەی جنسی عێراقی ئەو سێ تەواو کرد و خەریکی معاملەی جنسی عێراقیە بووم کە ئەو لەگەڵ گرتنەکە و ڕستمی جنسەکە یەک ڕۆژیان بینە هەموو لە خێزانی هەژار و خەڵکێکی خەڵکە مسەقەفەکانی سلێمانی و مەسەلەن ئەو خەڵکانی کە سوکاریان پێشتر و شۆڕشی ئەیلول پێشمەرگە بوون و هەستێکی نەتەوایەتی و کوردایەتیان هەبوو تەمەنمان 16 ساڵ بوو زۆربەی زۆرمان مناڵ بوو سەرکەوت هەر لەو هەڵمەتەی ساڵی 1985دا دەستگیر کرا بەڵام وەک ئەوە وایە ئەو لە مەرگ گەڕابێتەوە چونکە زۆربەی هاوڕێیانی زیندانی کران و لە سێدارە دران یانیش وەکو سەلاح بێسەر و شوێن کران لەو مرۆڤانەی لە موێنەیەدا دەبیندرێن تەنیا سەرکەوت لە ژیاندا ماوە ئەو ڕسمە ئەو سیانزە گەنجە بڵێن و سیانزە مناڵە کە منی تیام دۆزیان شەید بووە ئەو ڕسمە لە تەوارێکە گیرا وەفتێک لە بەغاوە هات دڵخۆش بوون کە ئەم هەموو گەنجەی سلێمانیان گرتو بوو ئەوە ئێمە کووە کردەوە ئەمە شانەیەکە ئەمە لە ڕێخستنێکە ئیشان کردووە بێەوەی ئێمە لە ڕێخستنێکە بوو بێتین شێرزاد فەرمان یاقۆ ناسراو بە شێرە مەسیحی کوڕی ماڵباتێکی کریسیانی شاری سلێمانیە و هەر لەو هەڵمەتەدا دەستگیر کرابوو من 1970 بوو 1965 لەسەر سنەر گیرام لە شاخ گەڕابووینەوە فترەیە بەنهێنی کارمانەکرد لە سلێمانی لەسەر سنار بزات ئەتەوە شەشی بەیانی بوو هاتنە سەر ماڵمان و قۆی تەواریان پێوەدە وەختە ماڵەکەیانەمە تەواو کرد و ئێتر نەمتوانیت مەجالێکم نەبوو بۆی دەرچم و گیرا ئەو چەندین ساڵە لە هەولێر دەژی و بینەوەریەکانی ئەو ساڵانەی کردوتە کتێبێک بە ناوی 3660 کە ژمارە ئەو ڕۆژانەیە لە زیندانی بەعەزدا بەسەری بردوون ئەو قاعی فزێلی ئێسەش ینی لەبەر چاومە تا دەرگاکەی ڕەنگی دیوارەکەی دیکۆرەکەی هەموو لەبەر چاومە هەتا تەواری سلێمانیش کۆنەکەی زۆر شتی لەبەر چاومە منەوە برادرانم لەوێ بینی لە سزنا لە تەوارەکەی سلێمانی و ئەمنی سلێمانی تەعارفم کرد لەگەڵیانە 5 مانگونی و ئاوە زیاتر پێکەوەبووین هەمووی ناخۆشتر ڕووداوی ئەو هەواڵە خۆشەویستەی خۆمە کاک سالار کە لیان جیا کردمەوە تا ئێستا نەمبینیوە سێ ڕۆژ جەژن بێ سێ ڕۆژە سالار گیریاوی دای ئەو عالمە زۆر گیریا لە وەختە مناڵ زۆر گیریا لە کەرکووک هاتە ژیانەوە بەڵام زۆری نەبرد لە شاری خۆیان دوورخرانەوە لە سلێمانیش هەردەم نەیاری ڕۆژێمی بەعز بوون سالار لەناو بنەماڵەیەکی وا دەپەروەردەکرا ساڵێک پێش دەستگیرکردنی خۆی ساڵحی براگەورەی لە زیندانی ئەبوو غرێب لە سێدارە درابوو شەید سالار گەنجێکی چالاک و بێر و ئازا بووە
لە ساڵی 1970 لەگەڵ دوو هاوبیر و دوو هەواڵی تەها خالید ڕەباتی و شیروانی قادراغا ئەچنە دەرەوانێ بۆ شیرەمەڕ و ئەبنە پێشمەرگە لای هەواڵانی پاسۆک. پاش مدێک ئەگەڕێتەوە ناوشار و لە هێڵی ژمارە 13 ناوچەیەکی سلێمانی لە قیچوار لەگەڵ شەید ساڵحی برای هاوکار و هەماهەنگە بێت و بەدەر لەوەش سەرپەرشتی شانەیەک ئەکا لە قوتابخانەی زانستی ئێواران. شەید سالار ئەگەڕێتەوە ناوشار بۆەوەی هەستێ بە تۆڵەکردنەوەی شەید ساڵحی برامان، کەسێکی خۆفرۆش کە سالار ئەناسێ و هەواڵەکانی سالار ئەناسێ و لە شاخ هەمویانی بینیوە ئەگەڕێتەوە ناوشار ئەبێت بەجاش ئەم کەسە بە ناوی لەتیفی ئاتە ئەبێت کە زۆربەی گەنجی سلێمانی لە سەردەستی ئەمانە دراون بەگرت. لە گەڕەکی شەیدانی ئازادی لەتیف لەگەڵ بەکری فاتە و مەفرەزەیەگە بن سالاریان بەردەستەکەی دەستگیرەکەن. لەو کاتە سالارە برێتە تەواری سلێمانی. پاش ڕۆژێک سالار کە ئەبرێ بۆ تەحقیقکردن بۆ ئەوەی کە لێکۆڵینەوەی لەگەڵ بکەن سەیرەکایەکێک لە هەواڵەکانی کە گیرا و هێنراوەتە ژووری ئەشکەنجە بۆ ئەوەی ئەتراف لەسەرێک بکەن شێرە مەسیحی هاوڕێ ئەبێ شێرزادی ڕەفیقی قوتابخانەی ڕەفیقی پێشمەرگایەتی و ئەبێ بە ڕەفیقی زیندانیش بەیەکەوە ئەبن لەو ڕۆژە. لە عمری 14 ساڵی و من و سالار برادەر بین. ئەویش لەگەڵ ئەو مەجموعە ئۆم بوو هەتا ئێستا ڕوفاتی دیار. دەگوترێت ئەو منداڵ و گەنجە بێ سۆراخانە ژمارەیان لە نێوان 50 بۆ 55 کەسە. تا ئێستا بەوردی نازانرێت ژمارەیان چەند بووە. چەند کەس بوون بەیەکەوە و هەمان چارەنووسی نادیاریان هەبووە. تەنانەت شاید حاڵ و کەسوکاریان ژمارەی جیاواز دەڵێن. زیاد لە 50 گەنج دیار نین. کەس نازانێت چەند کەسن ئەوەی باس کرابێ یان 50 یان 55. 50 زۆر بردووە بەزەوە 50 کەسە نین زۆر 50 بردووە. بۆ نمونە 700 کەسی لە یەک شەوە ئەعدام کرد. 700 گەنج کە لەوانەیە 300-400 خەڵکی سلێمانی بوو بە ڕۆمانە کوشتینی ڕۆمانی فرانە و ژوورەکانیان. بیرمیە یەک تا کوڕما بوو لە بن ئەو جەنازانە خۆی شارد بووە ناوی سەرکیز بوو مەسیحی بوو. لە ڕاپەڕینی 1991دا نووسراوێکی ئەمنی بەغداد دەست ئەژی گۆران کەوتووە. لەو نووسراوەدا ناوی ژیلوانی کوڕی لە لیستێکی 27 کەسیدا دۆزیوەتەوە کە بە فەرمانی بەڕێوەبەری ئەمن گوێزراونەتەوە بۆ شوێنێکی نەزانراو. ئەمە تاکە بەڵگەی فەرمیە بۆ ساختکردنەوەی ناوی ئەو گەنجانە. ئەژی گۆران ئەو وەرەقەیی دەستکەوت بوو 27 کەسن ئەو کاتە ئەمان لە ئەمنی عامەی بەغاوە هاتووە. ئەم 27 کەسە کایتر یەکسەر وابزانم 93-86 ئەتر لەو تاریخەوە دیارەکە دیێرنەوە. ئەژی گۆران کوڕی شاعیری گەورەی کورد عەبدوڵڵا گۆرانە. ژیلوانی کوڕی ئەو کات تەمەنی 15 ساڵان بوو. لەلایەن بەعسەوە دەستگیر کراوە و بێسەر و شوێنە. دایری ئەمنی سلێمانی بەسیاری مەدەنی هاتە ناو گەڕەکەکانەوە. هەر کەسێک لەو زیندانی کراوانیان لەگەڵا بوو کە پێشتر دەستگیر کرابن. لیان ئەپرسین چەڕ هاوڕێتانە لەم ناوە لە دەوروبەری ماڵی خۆیان هەموو ئەوانیان دەستگیرەکە لەگەڵیانە. ژیلانی براشم وتیان ئەوە نەمانزانی یەکێک هات خەبەری داینە لە ماڵەوەتی دوو سیارە بوون هاتن ژیلانیان سوار کرد و بردیان. ئێمە سەرەتا نەمانزانی بۆ هەر کەسێک کە دەستگیر کراوە زۆر شوێن گەڕین بەدوایانە تا دوایی زانیمان کە ئیش دەستگیر کراوە. ئەو ڕۆژەش دوای ئەوەش بە 1-2 ڕۆژ منیش دەستگیر کراوە. ئەمیرە محەممەد لە دوو کتێبدا هەوڵی نەخشاندنی چیرۆکی گشتی زیندانیان و شەهیدان و شوێن بزرانی ئەو ڕۆژگاری داوە. سلێمانی لە پێشوازی ساڵی نوێدا و منداڵانی گەڕک ناوی دوو کتێبەکەن. بەم هەوڵەش دەردەکەوێت زیاتر لە 20 ناوی دیکە هەمان چارەنووسیان هەبێت.
نەباوکم نەدایکم ننکم یعنی هیچ کەسێک لەوە مامیشم هەست نەکراوکەم کوڕە تەنزیمی بێ یان شتێ بێ چالاکی ئەو ماڵانش زۆربەی ئەوە بوو ئایا شتێک لە دیوار بنووسن یان بڵاوکراوەیە هەڵواسن یان ئیشانە بوون کە زۆربەی ئەو مناڵانە پێی هەستا بوون لەوە چێ دیوارێکمان نووسی بێ لەوە چێ تێگەی نامەیەکمان گەیانی بێ بەڵام ئەوە نەبووین ئێمە بتوانین شی بە قۆتکەین بەس ئەوان بێزەمیرانە تاقیقەیشی پیسیان لێ کردین دیوارە نووسراوە چێ نووسرا یان نووسی کەس نێزانی کێی نووسی بەیانێکی قۆرانەکان هەموو دیوارەکانی مەکتەبەکانی خەستەکانەکان ڕاستکرا بوون نووسرا بشەوە هەندێک شعاراتمانە نووسی خەڵکی پێوایەکەینەوە شتێکمانە بیست ڕژێن بە تەمایەتی ئاشکرا بوو لای ئێمە ئەمان نووسی لەسەر دیوار بووی خەڵک بزانێ شتێکی وا هەیە و ئاگادار بن لە سلێمانی چالاکیێکی زۆرەکرا ینی مقاومەیەکی زۆرە بوو پارتی هەموو حیزبەکانیان ئەوەی کە لە سلێمانیەکە لی شاریش کوردستانە نەکراوە جگە لەوەی کە ڕێخستەکانی ناوشاری ئەیان کرد پێشمەرگەش شەو نەبوو پێشە چالاکی نەکرێت لە سلێمانی ئەتوانم بڵێم هەموو سلێمانی پەیوەندی هەبووی پەیوەندیشی نەبوو ینی خەڵک لە هەموو لایەنەکان چکە خەڵکی ئەو شارە هەن دایمەن دژە ڕژێن بوون و دایمەن لە هەموو گەڕەکان بزات گەڕەکی چوارباخ گەڕەکی دارۆغا مەڵکەنی سەرچنار ئەوانە خەڵکێکی شۆڕژێری تیاوە بەڕاستی زۆر وەکو هەر کەسێک ینی لەو ساڵانەیە خۆشەویستی چێ بوو بۆ نیشتیمانەکەی خۆشەویستی بوو بۆ پێشمەرگە لەبەرەوە ئامادە بوو هەر شتێک بکە بۆ شۆڕشکە بیکەن ئەم هەواڵانە لە ناویەکە ئێواران ڕادیۆیەکی بچووکی پێ بووە سالار لە ڕێگەی ئەم ڕادیۆ بچووکەوە گویان لە دەنگی کوردستانی عێراق گرتووە و گویان لەو کۆدانە گرتووە کە وەکوی ئازاد لەسەر و خۆیانەوانێ مەسەرەن بۆیاندا ئەبەزێ بۆی چکار و چالاکی و فەرمانێک جێبەجێ بکەن لە ناو شاری سلێمانیا ئێرە دەنگی کوردستانی عێراقە هاوڵاتی خۆشەویستەکان لایزگەی دەنگی کوردستانی عێراقەوە سڵاوێکی شۆڕش جێرانەتان پێشکەش دەکەین و دەنگ و باسی ئیمڕۆی شۆڕش ئەمن ئەو شانە پێوتم وتی زای براکرد بۆچی گیراوە بۆچی عدام کراوتم برامتم کرێکات بووە هیچ گوناایکی نەبوو وتی براکەی تۆ خاین بووە براکەی تۆ حەولی تەخریباتی یاوە تۆمەتی ئەمەدانەکەمانە بەکرێکی گیراوی ئێرانن بە عەرەبیش ناویچکیان ناینە مخەڕەبین تێکدەرەکان ئێمە ئەوە بۆ تۆمەمان بووی هەر تۆمەتێک و مادەیەکی قانونی بۆ دانابوو زارەیەکی زۆر کرا تەلەبە هەمووی ڕزای سەر سەربان و ڕسمی پێشمەرگە و هینیان پێ بوو بە کۆڵانەکانیان گێڕا ئێتر لەوە ڕقیان کرد تەلەبەی سلێمانی بەبێ ناو بەبێ هیچ شتێک گەنجێکی دەستکەوتایە ئەیگرت هەرێکی ناوی هەر کەسێکی بێنەبا بوو تا شێرزاد نەیانە و باوش و باپیری چێ شێرزادێک لێیان نزیک بووە لە کۆڵانی ئەو کوڕەوە شێرزادێکیان پیا کرد ئازادێکیان پیا کرد هیچیان پیا کریان هێنا تەسەوڕ کە خەڵک قسەی کردووە 400 کەسیان هێناوە یەک زەلام 400 کەس ئەو ڕێککەوتنەی نێزی پێشمەرگە و حیزبی بەعەز بوو ئەترەوە بوو وەکو یەشێتی نیشتیمانی کوردستان کە هاتەوە سلێمانی هەموو ڕێخستنەکان کەشە بوو دیار بوو ئەوە سەبەبێکی ڕێیسی بوو و لە دوای ئەوەش کە خۆپیشاندان ئەکرا ئەو ساڵانە ئەوانە زیاتر ڕێخستنەکانی کەشف کرد. ساڵی 1984 یەکەتی نیشتیمانی کوردستان لە دانوستاندندا بوو لەگەڵ حکومەت ئاگر بەس ڕاگەیاندرا بوو لە بەردەرکی سەرای سلێمانی ناوی پێشمەرگە و دەنگی سرودەکانی شۆڕش بەرز دەبوونەوە زەماوەندێک بوو بۆ خۆی خەڵکێکی زۆر ڕژابوونە سەر شەقامەکان زۆر لە ڕێخستنەکانی ناوشار بێ خۆپاراستن ئازادانە لە ناو خەڵکیدا بوون بەعەز ئەم هەلەی بۆ ناسینەوەیان قۆستەوە ئەو کاتە ئەوانی زیندانەکان ئەیان بردن بۆ تەواریەتی سلێمانی ئەیان بردن بۆ ئەوێ لەوێ لێکۆڵینەوەیان لەگەڵە کردی وەرە هەموو ڕۆژەکە چوینە بەر تەواریەکە بەر ئەمنەکە نەمانەدی پیانەیە دایکی مخەڕیب داوای ماجەمانە هیچ کەسیە ئەوەشی کە ماجەی ببوایە کە چۆ ژوورە هاتەوە بە مردووی هاتەوە ڕۆژی 4 ژنیان لێگرتی ڕۆژی وا بە 5 ژنیان لێگرتی چوومەتە ماڵە جاش چوومەتە ماڵە پیاو باش چوومەتە پیاو خراپ هەرچی بە گەڕیا بە فایدەی نەمدۆزیەوە برینە تەوارێکەوە بەڵام لە دوای ئەوە دە ڕۆژی نەخەیان نە حەوشەی گرت نە قاتی سەرەوەی گرت نە ڕاڕەوەکانی گرت
طبعا ئێمە بە چاو بەسرایی بردیانێن ناو تاوارێکەوە یعنی لێ ژوورێکە چاویان کردینەوە ژوورەکەی شتێکی تیانە بوو ژوورێک بوو پەنجەرە ئۆشتانی هەمووی تیانە بوو گڵۆپەکانی زۆر بەرز بوون کە لە بچەکە سەرێکی بە دیوارەکەەوە بوو سەرێکیشی بە دەستی خۆتەوە بوو پێوەی بەسراو بیتەوە یعنی حرەکەتیش زۆر ناتوانانی لە ژوورەکە بکەیت جێگا نەما بوو لە ژوورەکانە ئێمە لە ژوورێکە زیاد لە 50 گەنجی تیا بووین لە یەک ژوورە زیاد لە 1000 کەس ئەبوون لە سەرجەکان هەبوو مانگی 5 گیرا بوو هەبوو مانگی 6 گیرا بوو هەبوو مانگی 7 گیرا بوو هەبوو پێشتر لەوێ بوو ئەوانەی کە جێنە ئەمایەوە لە تاوەڕێکە ئەبران بۆ مدیرێتی عام سلێمانی لە تاوەڕێکە دەمبانی زوو دەستکرا بە تاقیق و تعزیب بە ئوتو بە سووتانن یعنی بە هەموو ئەم شێوازانە ئازارێکی بێپایانیانە دای تەنهات بەس بۆ ئەوەی دادپیانانەکەت لێ وەرگە زۆر وحشانە تعزیبیانە لەبەرەوەی مناڵ بوو کاتێک کە حاکم تەزدیقی ئەقوالی بۆ ئەکردین بە عەرەبی بوو یعنی ئەو منداڵە عەرەبی نەئەزانی لەسەر وەرەقەیەک ئیمزایان پێکرد کۆمەڵێک تۆپەی کوشتن کە خۆشیان ئەیانزانی ئەوانە هێزی پێشبەرگە کردوێتی ئەو مناڵانە نەیان کردو ئەیان خستە ئەستۆیان ئەمان مناڵێک بوون لە خوار هەژدۆغ بوون ئەو تعزیبە و ئەوە هەمووشتەش قورسە بۆ ئەمان یعنی مناڵن بەرگەی نانگرن لە تاچێ لە تاو ئازاری خۆیان قسەیان کردبێت و لە مەبەستی شانە ببێت هەشە لە مەبەستان بوون قارەمانی وامانتیا بوو ئەو بورایەوە یاننا بە خسقانەکە و کاتە خسقانی عسکەری لە پارچی ئازادی ئێستایا بوو حامیان پێوەی لێ هوشیاتەوە بەرخۆی و هەنێنای هەم دیستاقیقیان لێ تعزیب دەستی پێکرد دوای ئەوەی کە لێکۆڵینەوەم تاوە بوو بردیانمە قاعەیەک لە قاعەکە ژیلانی برام بینیەوە تقریبا ئەو کاتە دە ڕۆژێکە بوو ژیلان گیرا بوو دوای دە ڕۆژێک تریمان بینیەوە من لەگەڵ شەی ژیلانی برامە 5 ساڵ لە تەمەنا فەرق بووین من 5 ساڵ و گەورەتر بوو مادی هەفتەیە 85 گیرە 15 ساڵ بوو وەکو تەمەنی خۆمی مناڵی 7 ڕۆژ تەحەممولم کرد بەڵام 7 ڕۆژ تاقیق بەردەوام زۆرە ژیلان خۆشەویستی دایکم بوو یعنی ئەویش زۆر خەمی دایکمی بوو یعنی توانم بڵێم حەزی بەربوونەکەی لەبەر دایکم بوو نەک لەبەر خودی خۆی بەیانیان سەد لێ ماز و بەقاچ ئەی خسە بەردەمە نیو لە سەمون بوو احتراف نەکردە نیو لە سەمون بوو احتراف کردە سەمونێ بوو ماستەکان یەک پارو لێ ئەخوارد بەقاجەیە ئەوی تەنیشت تۆش بە بۆریەکانەوە بەسران فترێک لە تاوارێکە ماینەوە پاشان کە گواسرێنەوە بۆ ئەمنی سلێمانی لەوێش هەر لە ژوورێک بەیەکەوە بوون 3 مانگ بەیەکەوە بووین بە تەواریەکە و ینی ئەو فتری کە لە ئەو ماوەی کە لە تەواری سەرجەم بووین و ئەو ماوەیەشی کە لە مدیرێتی ئەمنی سلێمانی پاشان کۆمەڵێک ناویان خوێندەوە و ئەو کاتە ژیلانیان لە من جیا کردەوە بردیانن نەمانزانی بۆ کوێیان بەردەن هەر ئەمە ئەمەی 2 مانگ لە سلێمانی نەبوو ئێمە کە لە تاقیق تاو بووین لە تەوارێکە درێن بە مدیرێتی ئەمن لەوێ ئێمە 100 نەفەر بووین کە نەقڵکراین بۆ بەغا هەمومان پێکەوە نەقڵکراین تقریبا 100 نەفەرێک بوو بە 4 بۆکس ئەو شاڵاو زۆر گەورە بوو ینی بەردەوام خەڵک ئەجیرا ینی سژدەکان بەشی ناکرد لەبەرەوە ئەیان گواستینەوە ینی پەیدا پەیدا خەڵگە جیرا ئەو گواسترایەوە بۆ شارەکانی تر ئێمە 100 گەنجە خراینە 4 سیارەی گەورەوە هەلیکۆپتەر حیمایە بوو تاکو و کەرکووک لە کەرکووکەوە بێوەسان ئێمەیان برد بۆ بەغا بۆ ئەمنی فەزیلە
چوومە لا ئەو کوڕە ماجەیەکیان کرایە تەوارەکەی خوارەوە وتی دایگیان ئەوانیان بردووە بەغا. نقلی بەغدا کراین و فران ناینە ئەو معتەقەلە معتەقەلی فزەیلیان پێوت. لەوێ ئیتر ئەو 54 کەسە ون بوون. دای باوکی ئەم لای کرد ئەو لای کرد ئەو لاکردنی مەڕات وتی حربی وتمە وتی سالاریان دیە وتم لە کوێ وتی لە فزەیلە لۆ خەرۆکوێرەی عەمەلیات کردیایە لە خەستەخانە هاوردیانە تۆ فڵانە کەس چۆ بەلای کوڕەکەی ئەی چی و سالار چییە وتی وڵاوتێتی هەر هاوارێ کرد هەرە گیریا تازە عەمەلیات کردیاوی دی دڵم خۆش بتم بەشکە بیشەڵڵا بەربێ. ئەوەی کە سوکاری ئێمە بیستویانە سالار گیراوە لە تەواری سلێمانیە لە ئەمنە لە فزەیلیە لە فڵانە شوێنە تەنها بە دوواداچوون ئەوە بووە کە چوونەتە بەردەم سزنەکە و نانیشتوە بیبینن کە سوکاری ئێمە لە ڕاستیە هیچ کەسێکمان نەبووە یعنی نزیک بێ لە جاش لە حکومەتی بەعز لەبەرەوە هیچ واستەیەکمان نەبووە لە کاتی خۆشە ئەمە هۆکارێک بووە یعنی بۆ ئەوەی کە ئێمە ئەم کوڕە بە هیچ شێوەیەک نەبینینەوانێ. دوای ئەوەی کە من لە زیندان ئازاد بووم بیستمەوتیان بردویانن بۆ زیندانی تر لە بەخا بە ناوی فزەیلیەوە. بۆمان معلوم بوو کە هەیەکەم مواجه چوین ئەمازانی کە لەوێیان قاقەزەکانمان پێگەی بوو تقریبی ساڵی 8 مانگ 9 مانگ سوحالمان نەزانی یەکێ قاقەزا ئەوانەی کە مواجهیان نەبوو دی ئەوانەی کە هاودیان لە سلێمانیەوتان لە فەزیلی ئێ واستە ئەم لاولا واستەمان کرد و جل و پارەمان برد و شتمان برد و چوینە بەر ئەمنەکان نەیانێت جلوشتم بۆ بدو چین شەوی جەژنی قوربان لە بەغابووی بەیانەکەی چوین بۆ فەزیلێ ئتر لەوێنە کە چوین ئەوانەی کە ئەمان ناسین کە قیشنێکیان گرابوون بە عیدام ئەوانە مواجان کردن هەتا کابرایەکی هاتە دەرەوە نازان بەخوا چ مواجهەیەکیان متأکید نیم مقدمێ بوو وڵا بانی کردین وتی من نەزانم بەم سەرمایە ئێوە هاتوون بەسەر محافەزا هاتوون ئێوە ئەوە مناڵتان ئاوا گیراوە تووشی ئەمە بوون وتی خۆ من شعودم هەیە ئەمان وتی وەڵڵا هیچ دەسەڵاتێ لە دەست منانیە ئەنا چۆن مواجم نەیەکردن من ئەمری من نییە کە ئەوە من ئەو غەدە لە ئێوەکەم تل لە ژوورەوانە قرشانت نەسا پشتی ئەوەی دایکە ئەوەی باوکە ئەوەی هەمومان لێرەین هەتی لە سلێمانی بێتان لێرە دەنگی دایک و باوکی خۆیان نەناسیەوە ئەوان لە ژووریان کریوانی وی لە ژوورە لە دەرەوە گریای ئەم واجەی نەبوو بەڵام لە ڕێی خاص شخصیکەوە جلمان بۆ نرد خواردمان بۆ نرد نامەیە هاتە دەرەوە شتی ئەچنی ئەهێنرایە دەرەوە هەرەوە ناوەکانمان نووسی بدنیە ژوورەوە و پاش ئەوە نیو سەعاتێکی پێچوو ناوەکان ئەخوێنینەوە ئەوەی لێرە بوو شتان لێوە دەگرین ئەوەی لێرە نەبوو ئەوە شتان لێوە داگرین کە ناوەکانی خوێنەوە هاتە دەرەوە براکەی منی تیا بوو وڵاتن چلەکانمان نات پێی گەی بوو بە قاقەزەکە کە پێی گەی بوو ناونشانی هەموو شتەکانی تیا بوو. ئەوە گەیشتینە شاری هەولێر بۆی بە دوواداچوون کەین بۆ ئەو نووسراوەی کە لە بەڕایەتی گشتی شەیدانی سلێمانی و بۆی کە لەو شەیدە بێسەر و شوێنانە کراوە کە کاتی خۆی گیراون بۆی نووسراوەکەیان بدەینێ و ئەوانیش لای خۆیان و نووسرا بکەن بۆ ئەدیلە جینایی بەغداد بۆ هێنانەوەی بەڵگەی یەکێ لەو شەیدانە و دواتریش بۆ بەڵگەی هەر هەموویان. لەمەیان کە هێنایە ئەوێ زۆر بێحاڵ بووین زۆر بێتاقەت بووین زۆر هەموو تازە هەمووی لە تەعزیب و لە جێیەکی بێنا خواردن و لە بێخەوی و لە بێجێیی و هێناینە ئەو معتەقەلە و معتەقەلە بۆ ئێمە باش بوو هیچ شێکمان نەبوو بڵێن حەمام خۆشتن هیچ شێکمان نەبوو هەموو قیژات و ڕیشات و کە ئێمە لە سژنا زۆربەی زۆرمان ڕیشمان ئەهات لە بەرەوی مناڵ بووین. من یەکێ لەو خەڵکە توانیم نامەیەک بۆ کە سوکارم بنێرم لە سلێمانی لە بەغاوە بۆ سلێمانی بڵێم من ماوم لێرم فلان و فلان و فلان لەگەم من ماون ئەوانی کە نزیک بوون لە منەوە ئەم ناسین و کە سوکارمیان ناسین. مواجهکەرەکان نێچوون ئەیان خستە باخەڵی ئەوانێ لە وتێلەکەیان نابەخ
کەس و کاریان کە چون بوو ماجە ئەمە قاقەزی کوڕەکەی توێ ئاوا هاتۆتە دەرەوە. ئێمە لە بەغداین لە گرتوخانەی فەزیلەین، خەمتان نەبێ زۆربەی هاوڕێکانم لەگەڵ من، هەروەکو جاران پێکەوەین کە سەردانیمان کرایەوە وەرم بۆ لام. بیری هەمووتان دەکەم براو خوشکەکانم، هەموو هاوڕێ و خزمەکانم، سڵاوم هەیە بۆ هەمووان بەنیازی دیدار. وەلو جێکەمان زۆر زۆر ناخۆش بوو، بەڵام زۆر تەباو لە برا زیاتر بن بۆ یەکتری، ئەگریان بۆ یەکتری. یەکێکمان بینایانی هێنان لیانەیە حسابە ناکەوە چ بیر و باوەڕی چییە لەگە چه حەزبێکایە، هەموو ئەگریان بووی. تەنانەت لە عێراقی بەعسیشدا بەپێی یاسا مێرد منداڵی خوار تەمەن 18 ساڵ سزای لە سێدارەدا نەیدەگرتەوە، بەڵام بەعاز هیچ کات سڵی لەوە نەکردوەوە تەمەنی مناڵەکان زیاد بکات تا لە سێدارەیان بدات. تیامانە بووە 15 ساڵیش بووە 16 ساڵیش بووە، بەڵام بە قانونی عێراقی 18 ساڵ کەمتر نابێت ئەیدام بکرێ و ڕەمی بکرێ، بەڵام خۆی حیزی بەعز دەستکاری مالی دەکەی کرد و ئەیکرد بە 18 ساڵ و بۆی بینی قانونی عێراقی خۆی جێبەجێ بکات و ئیدامیە کرد، خۆی دەستکاریە کرد، خۆی تەمەنەکەی گەورا کرد. دکتۆریان هێنا بۆ مەحکەمە ئەمانەی فەحسە کردی، ماسوولکەکانی فەحسە کردی، ئەتر لەوێ قەراریانیان و ئەم مالیدە غەڵەتە، ئەمە 18 بەرەو سەرەیە. یان بە شێویش کە مەسەنا لە تەوقیفە ئەیشی تەوانێ تاخیریە کردی بۆی بی بە 18 ساڵ و اینجا بددا بە محکەمە. لە فەزێلیە بووین شەوێکیان حرەز هات زۆرە ترسا، بەیانی کە متمانەوە چی بوو نەشڵەژا بووی، وتی جەنازەیەکی زۆریان فڕیا و ئەو ئاوێکە بوو بەرامبەر ڕووباری دیژلە بوو فرات بوو لەوێ جەنازانێ نافڕیانە ئاوک. زیندانەکان دنیایەکی نهێنی و داخراو بوون، دۆخی نامرۆیی و ئەشکەنجە و تاوانەکان لەودی و دەرگای پۆڵاینەوە شاردرا بوونەوە، جارجار هەندێک چیرۆک دزەی دەکرد. من دوای ئەوەی کە ژیلانی برام گواسرایە پاش فتریش کە ئێمە 30 کەس بووین درێن بەناو دادگای سەوری عێراقی. ئێمەیان جێڕایەوە سلێمانی لە سلێمانی ئێمە احترافمان لەسەر کرابووە، ئێمەیان هێنایەوانە بۆ تاقیق، ئەتی ئێمە لەو برادرانە داوڕین. ئێمە ساڵی 86 بەهۆی لەدایکبوونی سەدام حوسێنەوە لە 28 چوارە لێبوردنێکی حدودی دەرکرد، من بەر ئەو لێبوردەکەوتم. لە محکەمە من حکم درام چوومە ئەبوغرێ بەشی ئەحکام خاسە، لە ئەحکام خاسە کە داوەزیم لە مەحجەر کەوتمە ناو برادەرەکانمانێ، پرسیاریان لە من ئەکرد ئەیان سەرکەوت بە دیواری محکەمەیە تۆ لە قاعی چاوەڕوانی محکەمەیە هیچ ناوانت بینیوە کە نووسرابێ؟ وتم نەخێر، کە من سێری دیوارەکانم کرد بە بەرزی و بە نزمی بە هەموو شێوەکە ناوی ئەو سەر و پەنجا گەنجەم نەدیوەکە محکەمەیان بینی بێت. گرتوخانەی فەزیلیەی نزیک پایتەخت دامەزراوێکی دیکەی خوێناوی بوو، بەعز دروستی کرد بوو بۆ گرتن و ئەشکەنجەدان و لەناوبردنی نێیارەکانی. بە سەدان گەنج و منداڵی کورد لەو زیندانەدا بەهۆیەک زۆر جاریش بە بێهۆ بەندکرابوون. 15/12/1985 زیاتر لە 50 کەس لەوان جیا دەکرێنەوە و بەرەو چارە نووسێکی نادیار دەبردرێن. زۆر ڕۆژێکی ئاسایی بوو ئەو ڕۆژە تیادی شەو تا بوو بە بەیانی دەرگایان کردەوە و جەلادەکانی سلێمانیمان بینیەوە، ئەوانی کە تعزیبیانین و تحقیقیان لەگەڵا کردین، هەرو دەموچاوانە بووم بینیمانن هاتنە سەرمان و ناویان خوێنەوە 51 کەس ئەو ڕۆژە برا، دوای ئەو 2 کەسی کەیان برد. لە دوای من خێروڵا کە خەزوری سەدام حوسێن بوو هات قسەی بۆ کردن، ئەی سەعید ڕێز وایە دڵی وایە و سەدام وایە و ئەمە وایە ئەو وایە و بەرتانەیە ئەومانە، بەڵام لە دوای ڕۆشتنی ئەو گەنجانە بران بۆ شۆ تا ئێستا کەس نازانێ. زانیمان هاتنیان بە خۆڕایی نییەمان شتێکی خراپەکەن. 15/12/85 لەبیرمەوە ڕۆژ حسبا قسەی ئەو مووقوفانەکە عیدامانەکە چوونە لایەن
وتی ئەمانە بە دوو وەجبەجیان کردوونەتەوە جارێکیان 22 جارێکیان 27 کە جیانکردنەوە بە دوو پۆستە ئێتر ئێمەش نەمازانی بۆ کوێیان بدون و ئەوان چۆن بووە ئێتر یەکمان نەدیوە. هەنێ خەڵگەی ود لە نوگرە سەلمانن، هەنێ خەڵگەی و بردویانەتە دەشتی سەماوە، هەنێکیان و لە سەحرای ڕوومادین تا هەرێکە بە شێوەیە قسێک هەتا سەر ئەو ڕووفاتانێک کە دۆزیشیانەتەوە هیچیانەوان نین. هیچ ئەسەرێکیان بە حسابی خوان بە هێنرانەوە بە سلێمانی بربن. ئەو کاتە لەسەر ئەو سزانە لەسەر ئەو بێسەر و شوێنانە هەر کەسە ینی ئەوەی کە هەبوو شتێکی دقیق نەبوو معلومات بوو. لە عێراقا زۆر سجن هەبوو کە ئەیانوت ئەم هەندێک سجن هەیە هەتا لەناو ئەبوو غرێبیش هەبوو سجنی قفڵەکانیان پێوتن ئەو سجنانە کە ئەچیتە ژوور و هاتنە دەرەوە نەبوو تا حکم تاوا کرد و مانجە هەشت نەبوو. بەسە زۆر کەسیان و لەوانەیە ئەوانی جوابن ینی ژیلانی برام وانیش لەو جۆرە کەسانە من کە مواجهیان نەبێ هەتا مەسەلەن حکومەکەیان تاواکەن و بەرەڵابن. ئەمانە نەمان یعنی نە محکەمەشیان بینی و نە چوونەتە محکەمە. بەیانەکەی کە بردیان بە محکەمە من زۆر تەماشای دیوارەکانمە کرد ئەگەڕام بزانم ناوی سالار ناوی یەکێ لەو ئەو وەختەی کە لە بیرم بوو ناوی یەکێکیان هەبێ بۆی بزانم ئەمان عەلەقەن محکەمە کراون و ئەیان بینم منیش محکەمە کرێم یان ئیعدامە کرێم ئیعدامیش نەکرام ئەیان بینم لە ئەبوو غرێب لە هەر جەیەک بێ بەڵام زۆر ناوم بینی ئەوان نەبوون ئەوانی تیا نەبوون دیارە ئەمانە هەر محکەمەیان نەبینی و نهاتون بۆ محکەمە. لە ئەحکام خاصە هەب باسی ئەوە بووە ینی ئەم گەنجانە چیان بەسەر هاتووە بەزتر وەکو ئەوەی مواجهمان هەبوو 15 ڕۆژارێ هەواڵی دەرەوە هەواڵی ناوخۆی خۆمان گوایە ئەڵێن بۆ چوونێگەی ئەڵێن چیمەیان پێتاقی کراوەتە پێش هەڵەوجە لەوانەیە شۆ قسەی ڕاست بێ مختەبەرێک شتێک دەرمانێکیان لەسەر تاقی کرد بێنەوە لەوانەیە قسە و باز زۆر بوو بەڵام شتێک نەبوو کە بڵێ ڕسمی بێت. ئەوەی کە بووە بوو کە لە دوای چەند ساڵێکەوە وردە خەڵک هەنێک لەوانی کە سۆراغی مناڵەکانیانە کرد زۆرێک لە خەبەریان پێگەیشتە بوو کە لە سێدارە دراون هەرچەند ئەوەش خەبەریکی ڕاستی نەبوو چکە حکومەت تەبلیغی بەڕسمی بە کەسی ڕانەگەیاندە بوو کە ماڵەکانیان لە سێدارە دراون. وەفاتمان وەرگرت بوو وەفاتەکان مخالفەی تیا بوو وەفاتەکان تقریبا لە مانگی 12 هینا نووسرا بوو 85 ئەمانەمە 86 لە مانگی خۆم قاقزمان پێگەی معلوماتان هەبوو. طبعا ئەو نامەیەشی 16 سێ هاتوۆتە دەرەوە ئەویش بەبزەم 19 سێ ئەو نیان فەرق نە دوای ئەوانەی تر دیار نەمان تۆ ئەوە ئەگەر تۆ بەرچاو کەوت بێ ئەو بینی ئەمنە وەرەقی ئەمنە دیارەکە لە دوای ئەوەوەی تر ئەحالە کراون بۆ شوێنەکانی کە نەمانزانی کە بۆکوێ چوون ئەمانزانی هەتا لە محکەمەش بچیم لە هەنێک کەستم کەس کورد هاتووەم دووسێت نەدەوێرە ناو قاعی محکەمەش قسە بکەین نەمانزانی مامزانی لە ئەبوو غرێ بەیان بینمەوە ئەمزانی لە ژووری ئیعدامیان بینمەوە. دادگا لە عێراقا یعنی شتێکی زۆر ڕۆتینی بوو یعنی شتێکی زۆر ڕووکەش بوو کاتێک گێبیان برد بۆ دادگا لە محکەمەی سەورە هەموو شتێک خۆی پێشتر کۆتایی پێهاتە بوو ینی هەر ئەوە نیە تەنها بڵێن لە ئەوراقا لە ڕسمیە تا بڵێن ئەمانە دادگایی کراون ژینە تۆ دادگایەک بەرگری لە خۆن نەکەی کەسێک نەبێت دیفاع لێ بکە بەڵگەیەک نەبێت لە سەرت کەس هەتاکو ئێستا پێی نەوتین دوای ئەوەی کە لە فزایلیە جیا کراونەتەوانێ ئەم کۆمەڵە گەنجە چیان لە بەسەر هاتووە تەنانەت خانەوادەی ئێمە وەرەقەیەکیشمان پێ نییە کە ئایا حکومەتی بەعەز ئەعدامی کردووە چەکی کیمیاویان لەسەر تاقیکردنەوە ڕەمی کراون لە سێدارە دراون چکە بەڕاستی ئەم حکومەتە شەرمی لە کەس نەبوو کە بێ بتکوژێ یاخود قەتڵ و عامە بکە هەر چێکت لێ بکە بە درێژای مێژوێمە ئەممان بینی بوو بەڵام ئەم کۆمەڵە گەنجە کە گەنجی سلێمانی بوون بەچە هۆکارێک وان لێ هاو نازانرێت بەڵام سەبەبێکی ڕئیسی هەیە ئەوەیە کە ئەم کۆمەڵە گەنجە تەمەنیان لە 18 ساڵ بووە احتیمالە لە محکەمە شمولی ئەوەی نەکرد بێت کە حکمی ئەعدام بدرێن لەبەرەوە ئەمنی سلێمانی مدعی بوون بەسەر ئەم کۆمەڵە گەنجەوە کە ئەمانە پێویستە لە ناو ببرێن لەبەرەوەی کە بۆ ئایندەی ئەم ڕژێمە خراپ ئەبێ لە عێراقا
لە هەر شارێک بیان تا زیندانێکی ئەچن بۆ سوراقی ماڵەکانی لە هەر شارێک بیان و تا کەسێک لە سجن بەروەڵە بەسڕەیە ئامادەیان تا بۆ بچن لێ پرسی سوراقی ماڵەکانیان بکەن. سجنی کەرکوو ڕۆیمە کورە بەخوا بۆ سجنی ئەبوو غریب 2 جار 3 جار ڕۆیمە کورە بەخوا بۆ فزەیلە 3 جار 4 جار لەگەڵ باوکی بادارێتە باوکی وە تەنیا خۆی ڕۆیی کورە ئینجا باقوبە بەخوا دایک ئەم شەیدانە لەگەڵ یان ڕۆیمە هیچ شەو لە ماڵەکان خەوتمانە بەیانی هاتینەتەوە نەک ناهمێد و ماڵ هیچ. بەهاری ساڵی 1991 باش شکستی گەورەی سوپای عراق لە جەنگی کەنداودا خەڵکی کوردستان دژی ڕژێمی بەعاس ڕاپەڕین پیاوانی بەعس و دام و دەستگاکانیان وەدەرنا لە ئەنجامدا باشووری کوردستان لە ژێر دەستی ڕژێمی بەعاس ڕزگار کرا. ئێمە بە تەمایان بووین هەتا ئینتیفازە بوو. لە ڕاستیا ئومێدمان هەبوو بەوەی کە هەتاکو ساڵی 91 کە زیندانەکان ئەشکێن دایکم و براکانم ئەڕۆن بەرەو ئەو شوێنانەی کە سجنی لێیە کە زیندانەشکەن سالار بدۆزنەوە سەر دیواری ئەمنەکانە خوێندنەوە ناوی سالار ببینن حتا ئینتفازەکە شۆتەمان دی وەڵا لە دوای ئینتفازەکەەوە دەستم نێشۆت دیزانیم لەمایە دی نەمزانی دی نەمدا. لە نیسانی 2003دا و ڕووخاندنی ڕژێمی بەعاس وەک جەژنی ئازادی خۆی نواند بەڵام بۆ هەزاران خێزانی کورد و عێراقی کوژانەوەی دوا تروسکەی هیوا بوو کاتێک سەرجەم زیندانیانی سیاسی ئازادکران و خۆشەویستانی ئەوان هەر دیار نەبوون. دواتر ئەوەنێ ئومێدێکتر بەخۆتە بەخشیە تاکو ساڵی 2003 کە حکومەتی بەعس بە تەواوی لە ناوچوو لە عێراقا هەتا و کاتەش ئومێدێک هەبوو بەڵامی ترکە زیندانی نەما لە عێراق زیندانی حزبی بەعس نەما یعنی تو دواتر چاوەڕێ چی ئەەکەی. زۆر کەس لە کەسوکاری ئەو شەهیدانە گەڕان بە دوای شەهیدەکانیان گەڕان بە دوای ئەو لە چواردەوری ئەبوو غرێب لە خەڵکیی زۆریان پرسی مەسەن لیستیان برد لە ناو سجن ئەگەڕان لە قاتەی ئەدام زۆر گەڕان بێ سەر و شوێنە تا ئێستا. چاوەڕوانی کەسوکاری هەر هەمویان و کەسوکاری ئێمە شۆکەوان هەتا ساڵی 2003 بوو کە 2003 ڕژەم ڕووخاو زیندانەکانی بەعسکرایەوە تر ئەو کاتێ بەڕاستی بێهودە بوون لەوەی کە مابن. هەر چاوەڕێ بوون هەتا سەدام ڕووخاش هەر چاوەڕێ بوو ئێستا سەر چاوەڕێ. لە بەڕاستی گشتی شەیدانی سلێمانی هاتووم کتابێکمان بۆی هێناوی بە دوواداچوون بۆ کەیسی ئەو 50 کەسەی کێک لەوانە ئەو کتابەیە بەش و جەنابێ واردی کەیت و تە بە دوواداچوونێکی بۆ بکەیت. ئەم کەیسەکە جەنابتان ئێستا ئەرکێکی بەڕاستی زۆر گەورە و مێژووی و گرنگی نەتەوەی و نیشتیمانی هێناوەتە بەرباس ئەمە دەرگایەکی گەورەتیش بۆ ئێمە دەکاتەوە دەستان خۆش بێ ئێمە لای خۆمان نووسراوی پێ دەکەین بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکەین کە ئەم نووسراوی ئێمە ئاراستە بکرێت بۆ وەزارەتی دارایی و تەسجیلی جینایی و ئەوانە بۆی بتوانین بۆمان تاکیدکەنەوە لە هەبوونی بەڵگەی فڵانی کوڕی فڵان کە ناوی ئەوەیە و بەپێی ئەوە ئەو ئەو نووسراوە ئاراستە دەکرێت لەلایەن نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا دەچێتە لایەنی پەیوەندیدار لەوێ لایەنی پەیوەندیدار بە دوواداچوونی دۆستیەکە دەکەن دواتر بە هەمان ڕێگادا جارێکی تر بۆ ئێمە دەگەڕێتەوە بە هەبوون و نەبوون وەڵاممان دەدەنەوە کە هەیە یان نییە. بەداخەوە لایەنی بەرپرس تا ئێستا نەیتوانیوە سۆراغی ئەو شەیدانە بکە و بتوانێت وفاتیان بدۆزیێتەوانێ. بەڕاستی کەم تەرخەمێکەش دابش دەبێت دەبوو وەکو لایەنی یەکەم کە سوکارەکانیان بە شێوەیەکی یەکگرتو داوایەکیان پێشکەش بە ئێمەش کردایە وەکو بەڕێوەبەرایەتی کاروباری زیندانە سیاسیەکان بۆی لایەنە معنەویەکەی کە زۆر گرینگە ئەم بەڕێزانە بەشێکی زۆریان داوایان پێشکەش کردووە کە وەکو زیندانی سیاسی تۆمار بکرێن سەرڕای ئەوەی کە وەکوشەی تۆمار کراون و دواتریش کە مەلەفەکەیان دیار نییە خود شوێنی ناشتن و شوێنی ئەو کارێک کە بەرامبەریان کراوە نادیارە ئەنجامەکەی ئەوەیە کە خۆیان هاتپان بە دوواداچوونیان کردبەیە سەرڕای ئەوەی کە داوای بە شەمادیەکەیان لای ئێمە کردووە
داوای بەشە معنەویەکەشیان لێکرد باینە. حکوومەتی هەرێم وەکو ئاگادار بم ئەو وەختە وەزیر دکتۆر حسان بوو زۆر گەڕا بە دوای ئەو ڕفاتانە هەنێ خەڵکێکی زۆریان دۆزیەوە بەڵام بۆ ئەو سژنانەی ئێمە باوەڕ ناکەم نازانم کەس تا ئێستا شتێکی وام نەبیست یەکێ لەو سژنانە دۆزرابێتەوە. ئێمە خاوەنین بەرپرسیارەتی لەسەر ئێمەیە بەڵام من واقعیەکیش دەڵم بەداخەوە هەمومان ئێستا حساب بۆ ڕابردوو ناکەین بۆی داهاتوێکی باش بنیاد بنین ئەم نادوربینەی تاچی کوردی و حکوومەتی کوردی و سیاسی کوردی وای کردووە بەڕاستی ئەم کەمتەرخەمیە لە هەرێمی کوردستان و لە ناو ئێمەژا دروست بێت. وتم جەنازەیەکیان بایەتەوە پێمانی نێکیان بایەتەوە پێمان ئێمەش دڵنیا بووین وانە بەس هیچیان بە ئێمە نەوتوە نە بە کوژراوی نە بەمان نە بەبوون بە هیچ بە ئێمەیان نوتوە. باوکی وحدە سالارەوە مرد ئەویت نەمردان سالارم بەدایە ماڵی واتیا بوو 2 کوڕی ژیرا بوو ماڵی وا 3 کوڕی ژیرا بوو هەمووشیان بێ سەر و شەند یعنی من دایکی خۆم هەتا مردیش بە چاوەڕانی براکەم بوو وە زۆرێکیش لەو ژنانی تر لەو دایکانی تریانی هەتا ڕۆژی خۆشیان ئەبری خۆیان کە چاوەڕانی و ڕۆژێک یەکێک سۆرەقی مناڵیشان پێ بڵێ